بێگومان یەکێک لەو پرۆژانەی کە لە ئێستایا کاری لەسەر ئەکرێت چۆن بتوانرێت بەشێک لە کەسایەتیەکان دیارە جگە ئەوەی لە بواری ئەدەبا بێت یاخۆت لە بواری فیلم و فیلمسازی و بەتایبەتیش هونەرمەندان بە شێوەیەکی گشتی ئەبینین کە چۆن بتوانرێت ئەو کەسایەتیانەی کە لە پێشووترا خزمەتیان بەم بابەتانە کردو جارێکی تر بەنەوەی نوێی ئاشنا بکرێتەوە. بابەتی پۆستەر و چاپکردنی پۆستەریش و دانانی وێنەی بەشێک لەم کەسایەتیان لەسەر پۆستەرەکان و دواتر بە بڵین پێشکەشکردنیان بە بەشێک لە خوێندن گەور لەناوەندە ئەکادیمیا هونەریەکان بە شێوەیەکی گشتی ئەمە بابەتێکە کە لە ئێستایا بەشێک لە کەسانی خەمخۆر کاری لەسەرەکەن بۆیە ئەم پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستایا بڵین زیاتر لە 70 پۆستەر بۆ بەشێک لە کەسایەتیە هەرە دیارەکانی نێوبواری ئەدەب و هونەر و سینەما کاری لەسەر کراوە و لە ئایندەیەکی نزیکیشە نمایشەکرێت. ئەم پرۆژەیە کاری هاوبەشی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دەستگای خێرخوازی کەریمی عەلەکەیە. ئاماژ لەم کارە ناساندنی نووسەران و هونەرمەندان و کەسایەتیەکانی سەرجەم بەشەکانی کوردستانە بەبێ جیاوازی و ئاشناکردنیانە بەنەوەی نوێ. پۆستەرەکانیش بەبێ بەرامبەر بەسەر کتێبخانە و قوتابخانە و ناوەندە هونەری و ئەدەبیەکاندا دابەشەکرێ. لە ئێستادا دیزاینی پۆستەری 75 کەسایەتی ئامادەکراوە و بەشێکی زۆریان چاپکراون. لە ڕۆژانی داهاتووشدا بەدایان پۆستەری تر ئامادە بن.